کاتژمێر 11 نیوەڕۆ بوو بەبێ ئاگاداری چەند چەکدارێک ژمارەیان لە 5 کەس پێک هاتبوو هەڵیان کوتایە سەر بارەگاکە وەکو مەکتەبی کاکشاهۆ بەڕێز شاهۆی نەجم کەرکووکی ئێمە داوامی یاسایی خۆمانە کرد بەبێ ئاگاداری هاتنە ژوورەوە و بە زمانێکی زبر بە زمانی هەڕەشە قسەیان کرد کە گوایە ئەم بارەگا دەبێ ڕادەستی ئەوان بکەینەوە بارەگای ئەوانە وەکو بینا قسە دەکەم ئەمەش لە دوای بۆ ئەوە گەڕێتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە گوایە ئەوان بە داگیرکاری هاتن ئەم خانوویان داگیر کرد کە ئەم خانووە خاوەنی شخصی خۆی هەیە و ئێمە لە نزیکی وای ناسین و لە دوای ئەوەی کە داخرا و چۆڵیان کرد بیناکە بە قەفڵکرایی مایەوە لە ڕێگای مرکزی عەرەفە و موختار و عەقدی نووسینگەمانەیە کە خانوبەرەکە خانووەکەمان بە ئیجار گرتووە کە گوایە ئێمە دەبێت هەر بە زووترین کات بە ماوەی 24 سەعات بیناکەیان بۆ چۆڵ بکەین و ڕادەستیەوان کرد ئەمەش ناکرێت هەروە بە ئاسانی چکە ئێمە لێرەم شارە پێگەی خۆمانەیە و بەڕێز کاکشاهۆ مەکتەبێکی داناوە بۆ خزمەتی ئەم گەڕەکەیە بۆ لێ تێگەشتنی کەموکورتیەکانی سنوورەکەیە ئەگەر کەموکورتیەک هەبێت لە نزیکەوە من کە لێرە نوێنەری ئەو برا بەڕێزم مەسئول و بەڕێوەبەری مەکتەبی گەڕەکی کوردستانم بگەێنم بە بەڕێزیان تاکو بتوانێت خزمەتی زیاتری گەڕەکە بکە ئەمە خۆی لە خۆیان نەک بۆ هەکورد بۆ سەرجەمەوە برا عەرەبانی کە لەم گەڕەکەن و خوشک و برا تورکمانەکان خوشک و برا عەرەبەکان کە ئێمە هاوزمانی لە گەڕەکی کوردستان ئێستا ڕەنگە بەقەت ئێمە ژماری دانیشتوانی عەرەب و تورکمانی تابێ بۆ ئێمە بۆ خزمەت هاتوونێ نەک بۆی ئێمە بین وەکو زمانی ئەوان قسە بکەین ئێمە بە زمانی ئەوان قسە ناکەین بەڵام ئەشیڵین ئێمە بەردەوامین و لەسەر پێی خۆشمان وەساوین بە پاڵپشتی خوای گەورەی یەکەم جار و جەنابی سەرۆک و مەکتەبی کاکشاهۆ ئێمە خزمەتەکەین.